ئەمڕۆ لەسەر ڕاستپادەی بەڕێز ژینۆخان ئەندامی سەرکردایەتێکی نیشتمانی کوردستان لە ئیبسایی بۆ دەرێکراوە جەمهوریەکان کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە قیامەتەیەکانی هەولێری کۆمەڵی خوێندکاران بە هاوبەشی لەگەڵ مەڵبەندی سێ و ڕێکخراوە دیموکراتەکانی هەولێر خڵاتی ڕێزنایی دیاری بەڕێز شێخ لاور دابەشکرا بە سەرخوێندکاری یەکەمەکانی کوردستان لە ستونی شاری هەولێر. لێرەوە سوپاس پێزانی خۆمان ئاراستەی بەڕێز هاوسەرۆکێکی نیشتمانی کوردستان دەکەین کە بۆ گەنیشیدان بە توێژی خوێندکاران و ئەمەش وا دەکات کە پێشبڕکێ لە ئاسی زانستی دروستبی خوێندکاران زیاتر بتە و گرنگی بە بارە زانستەکانی خۆیان بدەن پێشبڕکێ زانستی دروستبی. لێرە سوپاسی ناوەندی ڕێکخراوە دیموکراتەکان و مەڵبەندی سێیەتی نیشتمانی کوردستان دەکەین کە هەمیشە هاوکار و پشتیوانی کۆمەڵی خوێندکاران و توێژی خوێندکاران بووینە. ئامادەبوونی ئەوڕۆ لەم کار و چاڵاکی هاوبەشە پێکەوە توانیمان ڕێزێنان لەو خوێندکارە یەکەمەکان بکەین. ئەمەش پاڵپشتێکی بەهێز دەوی بۆ خوێندکارانی شاری هەولێر و پاڵپشتێ بۆ توانە زانستیەکانیان لە شاری هەولێر وا دەکامەش خوێندکاران پێشبڕکێی زیاتر بکەن بۆی بتوانن توانە زانستیەکانیان بەرز بکەنەوە و خزمەتی شارەکەی خۆیان بکەن و لە ئاینەدا بنە ئەستێرەی درێژاوەی کوردستان. پێخۆشحاڵ بووین بەو چاوپێکەوتنە لەگەڵ بەڕێستان وەسپاسی هاوسەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان دەکەم بەڕێز لاور شێخ جەنجی. ئەوە هاندانێکی زۆر باشە بۆ ئێمە بەڕاستیەوە بۆ قوتابیانێکە لە قۆناغی 11 دەرەچن بۆ قۆناغی پۆلی 12 بەو هیوای کە زیاتر گرنگی بە کەرتی پەروەردە و فێرکردن بدرێت چکە پێم وایە ئەو کەرتە کەرتێکە کە سەرجەم وڵاتی لەسەر بنیادناوە و هەروەها هەر دەرچوانی ئەو کەرتەیە کە لە داهاتوودا دەتوانن خزمەتی گەر و نیشتیمان و وڵات بکەن و دووبارە سوپاس و پێزانینم بۆ جەنابتان بەڕاستی ئێمە پێخۆشحاڵ بووین.